یاری ئاسن هین دەکات دژی نەخۆشی هین دەکات یعنی کە نەخۆشە بیتۆ بەرگری لە نەخۆشی ئەگری یاری ئاسن چی لێکە وەڵی ئیتر ئەوە بوو بە یاری ئاسن هین دەکات بوو بە لەزگە بەسەرها لەزگەی پشت بوو بە پشتمەوە. من ئێستا لای پاڵاوانێکی دیاری شاری سلێمانی و کوردستان و عێراقم کە زۆرێکمان ئەم پاڵەوانە ئەناسین کە چەندین پاڵەوانێتی بەدەست هێناوە لەسەر ئەستی جیهان و ئەستی عێراق و هەرێمی کوردستانیش. منەچمە لای مامۆستا سەڵاح هەورامی. مامۆستا سڵاو لێ بێ ئەو چاوم یاری ئاسن چی لێکە وەڵی ئیتر ئەوە بوو بە یاری ئاسن هین دەکات بوو بە لەزگە بەسەرها لەزگەی پشت بوو بە پشتمەوە. وەڵاتر ئەوە بۆیان دروست کردم کە دروست کرا. ئێستا هین چییە؟ لە دەممانە دەرچوو با باسی نەکەین بەگەڵک نایە لێ. ئەم بابەتە چی بوو بۆی لێ هاو شڵەژا بوو یەخ دروست کرا بەخوا بۆیان دروست کردم ئیسەش ینی ئیسە لەڕێ ئەو کەناڵەتانەوە خۆمنەوە هزار مقابلە کراوم هزار مقابلە کراوم ئەو شتم نەبووە بەس ئەمە کە کرا ئەتر بۆیان دروست کردم نازانتر بە کورە خەڵک رەخنا کەکەیەکێک پێش ئەکەوێت یا ئەبێ بەڕاقام ئەتر خەڵک رەخنەی لێگرێ باشە ئەتر ئەوە بوو بۆیان دروست کردم و بەس هینە زۆر بەکارنێنە لەو کاتەیە وەڵا لەوە چێ دوو یا سێ دانم بەکارهێنابێ ئەوانیان قەتع کردووە کوردیانە بە کێشە نییە ئەوەشە بێت ئەو هینە ئەبێ ئەی چی هەیە چی نییە دیار نی بەتەمای چیت واللهی لەم سێ ساڵایە تقریبان لە 2002 دوور کەوتومەتۆ لە بتۆڵات بەس مەشغولی یاریم و قاعەکەم و تۆزێ مەشغولی ژیانی خۆم بووم تر ئینشاءالله ئەم مانگی 12 بە تەمای ئەڕۆن کلاسیکم ئینشاءالله خوا بکا فیزەکەشمان بۆ بێتەوە ڤیزە نەهاتنەوە شەیە بۆ ئێوە ئەی تەبان ئەرە وەڵا تەبان ئێستا فیزەکەمان بەشکن فیزەکەمان بێتەوە بتۆڵەکە لە بەرازیل دەکرێت چاوەڕێ ئەوەی ئینشاءالله فیزەکەمان بێتەوە کە هاتۆ ئینشاءالله خۆمان بۆ ئامادەکەین کە نەهاتۆتر مەجبورین دانیشین بۆ ساڵێکی تر خۆمان حازرکەین شوێنیتەوە وەختە بە سلێمانی تەبان بەشدای چێ پاڵەوانێتێکی دیکە و کردو لە پاڵەوانێت جیهانیانە بڵێ پاڵەوانتی جیهانی کاسی عالم لە ئیسپانیا پاڵەوانتی جیهانی مستر ئۆلۆمپیا کە لەگەڵ پاڵەوانی جیهانی مستر ئۆلۆمپیا ئیسە حالیەن کادی چۆپان ڕکابەری زۆریشم کرد و ئەوە ڕسمەکانیشمە و کە لەگەڵ یا شایەتیەن 2016 بتوڵەی عالم لە مصر ینی ئەو آخر بتوڵەی عالم بوو لە مصر بتوڵەی ئاسیام لە بەحرێن پلەکانت چۆن بوو سپاس بۆ خوا پلەکانم زۆر باش بوو بلێم کە لەگەڵ هادی چۆپانە دابەزیم ئەو کاتە بەهۆی پێکانی قاچمەوە قاچم تەقەڵی پێ بوو و ئەگینا ڕکابەری زۆریشم کرد لەگەڵیا نەتیجەم چوارەم بوو لەوێ ئەگینا منە وایە سێم و زۆر ئەتر قەدریان لە عێراق کرد بەڕاستی لەوێ دوو برادریشم لەگەڵا بوو لەوێ ئەوانش قەدریان لێکرا ئەوە ئەتر بتوڵەی ئاسیا لە بەحرێن کرا بتوڵەی کازاخستان هەر ئاسیا لە کازاخستان کرا سپاس بە خۆیان هەمویان ئەنجام ناویە یەکەمی خۆشە لە یاری ئاسنە ئەی تەوان ئەی چۆن ئەرێ وەڵا کە ئەچیتە سەر ئەو ستێجە و یەکەم ئەبی و مەدالیاکە وەرەگری و نەشیدی نیشتیمانی لێین سرودی نیشتیمانی و ئاڵای قیبەوە بە ئەی ڕەقیب تا ئێستا نەمان کردووە نەوەڵاخ ئاواتمان ئەوەیە ببێ بە دەوڵەت و بە ئەی ڕەقیب چینە سەر ستێج مەدالیای ئاڵتوونەکە بخەنە منمان بەس تا ئێستا حیف ینی جوازەکەت عێراقیە خوێنێتەوە ناخوێنێتەوە کوردستان بەڵێ ماشەڵڵا هەیکەلێکی جوان ئێستاش ڕۆژی چەند کاتژمێر وەرشەکەیت 3 سعات یاریەکەم من سێ کاتژمێر هەموو ڕۆژ جگە لە ڕۆژی سێشەمە و جمعان من ئیسراحەتم هەیە 3 ساعت دەخەوم بەڵێ تۆ لەش ساغ لەش ساغ ئیسا ئێمە ڕۆژانی خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتی ڕۆژانی خۆ ئامادەکردن بۆ پاڵەوانێتی ئەبێ ئێمە دوو شەفت یاری بکەین شەفتی بەیانی شەفتی ئێوارە لەبەر ئەوە تۆ کاتت کەمە ئەبێ حازر بیت باشە ئەو ماسوولکانە ئیسە کە ئەو ماسوولکانە کە ئەتەوێ گەورە بێ ئەبێ دوو شەفت یاری بکەیت دوو شەفتەکە چۆنیشە بەیانی ئەبێ هەسی وەجبەی خواردنێکت هەبێ دانیشی استراحەت دەکەیت دوایی یێتۆ تەمرین ئەەکەیت ئەچیتەوە دیسان وەجبەی خواردن 6 ساعتە بێ بینی هەبێ
دوایی تۆ یاریەکەی ئاوا يعني کە خۆمان حاضر ئەەکەین بۆ ئیسە حالیان کە ئیسە حالیان کە بە پاڵەوانتیم نییە کە تۆ دوورە پاڵەوانتەکەم یەک جار یاریەکەم و 3 ساعات سێپسەکانێت وەڵا باشە پیشانم بە ئەو باشە زۆر یاری بکەی وای لێت ئەڵێ نەوانێت کە تۆزە باڵیان کورتە زووتر زۆر بچووکە بنەوە کاتێکە یاری ئاسنەکان ناناوانێ وانێ ئیسە 94 یاری یەکەم یەک دیعاە هەیە لە یاری ئاسنا ئەڵێ وەڵا ئەمە یاری ئاسنە کات باڵای ئەوەستێ یان کورتە بێتەوە حەزم کرد ئەو پرسیارە کرد یە بۆ قاعە پرسیارەکە لە من کە ناوە نووسێ ئەڵێ مامۆستا سەلاح من ئەگە بێم بۆ ئێرە باڵام کورت نابێتەوە وتم لە 94 یاری یەکەم ئیسە ئەوە یەک پزم وایە من ئێوانە ئەوە یەک پزم وایە نانا ئەوە ڕاستە ئەو کەسانی کە تازە ئەچنە هۆڵەکانی دەستجوانی یەکەم جارێت چێتە هۆڵی دەستجوانی خۆی بخاتە بەردەستێم و مامۆسایەک یا چۆن بزانێکم مامۆسایە بە دروستی ڕایەنانەکانی بۆ نووسێ من ڕێزم هەیە بۆ هەنێ مامۆسا ئیسە ماشەڵڵا قاعەمان ئەمنە زۆر بووە ئەمنە زۆر بووە لە هەج گەڕەکە ئەیبینی قاعەیەکی تایە باشە دەوراتمان ئەمنە زۆر بووە تاکو وای لێ هاتووە مدەربمان زۆر بێ ئیسە مدەرب لە یاریزان زۆرترە بڕوا قەناعەت بێ مدەرب لە یاریزان زۆرتر لە سلێمانی لە کوردستانە عام يعني تو أبي مدرب بدوزيتو خوي عرب عليه اسأل مجرب ولا تسأل حكيم يعني شيء بسيار لوك كتجربيها به باشا تو أبي بيت بقاعك بزاني أو ما مسايا خوي بالوان به بالوان بو تجربيها ولا سنة خواردن تجربيها ولا سنة تدريب تجربيها ولا سنة شيء خوي باش هني يا ريزان هي كنا أنا وسي الله ما مسايا قام لقاعي كتر هاتوم حو ما قياري أكمل شيء استادم نكردوه باشا يعني مدرب زور دوري بينه بو ياريزان مدرب زور دوري بينه إن جاتو ياريزان كي ولاد تو مسؤولي أبي بسياري لبكي تو إيش تشيه هيك ريكارة أبي بزاني تو شون خوراكي بوداني شون تمرين كاني بوداني نشي تمريني بوداني 3 ساعات ياري بكات خوي لبيانية وساعات هشتا وتا ساعات شواري عصر ياري داماوا بلوك أبات أسر دواي بيت إيش توشي لاكي كي نابي أبي تمرين كاني بودابش كي أبي بزاني بزاري لبكي آية خواردن تو چۆنە خواردنە باشە خەوت چۆنە ئەتر ئەوە مدرب زۆر دەوری هەیە بۆ ئەوشتانە ئەوان کە یاری یاسنەکان ئەڵێ پاڵەوان تو یاری یاسنەکە بڵ غازەشم بۆ بجووە زارەوە ئەپی ئەکری ئەمە پێ ئەکرێ بۆستە با نمونەت بۆ بێنمەوە هاوین و ها کە فەرش هەڵەگیرێ فەرش هەڵگرتن ناخۆشترین ئیش بە ئەڵڵا ئەو ڕۆژە کە فەرش ئەشۆن تەلەفۆن داخەم من خێزانم تەلەفۆنەکە سەلاحگیان فەرشەکەم بۆ بەرەسەرەوە فەرشەکەم بۆ هەڵکە ئەی شووە دوایی ئەنجا قورسیشە بێت وەرە بیخە لەسەر ستارە تا بێتە خوارەوە ئەوە نییە ئەوە منی شێت کردووە یان سەلاح ئەو بوتڵە غازە بێنە تۆ یاری ئاسنەکەی یەخوتم خۆکە فرم نەکرد یاری ئاسنەکەم لەسەر وازم لێنەوە بەڵێ ئەرە وەڵڵا خەریکە منیش وازی لێنە بەسەر فەرش ئەو تەمەنە چەندێکە کە ئەتوانێت بێتە ناو هۆڵەکانی دەستجوانیەوە و دەستکە بە یاریکردن تەمەنی چەند دەتوانێت بێت لە تەمەنی ئیسم بەنسبەتی مناڵەوە ئەگە مناڵ هەیە هەیکەلی هەیە من خۆم هەیکەلم هەبوو بەس چیە زەعیف بووم لە 14 ساڵیەوە دەستم کرد بە یاری خۆی عادەتەن ئەبێت لە 18 و 16ەوە دەستکەی بە یاری ئیسە ماشەڵڵا ئەم خواردنانە هاتووە هەر سحینیە سەری مناڵەکەی ئاوایە هەمویان قەڵەون مناڵ ئەگەر قەڵەو بێ مناڵ ئیسە مناڵمان هەیە ئەگەر بتوانێت کامێرەکە پیشانی ئەم یاریزانانە بیت هەمویان مناڵن تەمەنیان 10 ساڵە 9 ساڵە وەزنی 7 کیلۆیە ئەوە ئاساییە ئەتوانێت بە یاری بکە بەس ڕەشاقە بەس بۆ دابزاندنی کێش نابێ یاری ئاسنی بیتێ نابێ شوێ نابێ بکە بە هیچ شێوەیەک لەبەرەوە گەشەی ئەوەستێ تۆزێ گەشەی ئەوەستێ نەک باڵای باسی گەشەی نمونەی ینی نموکەی ئەوەستێ قەڵەو بێ کێشەی نییە بۆ دابزاندنی کێش لە تەمەنی 16 ئەکە هەیکەلی هەبێ تا 18 ساڵ ئەتوانین دەستکا بە وەرزشی یاری دەستجوانی ئێمە چی لە وەرگمان بکەین وەرێک ئەبێ دەمە بگری وا ڕاست پێ بڵێ سەنەکەم نا لە خواردنە لەوەیانە مامۆستا ینی تۆ دیدانراوە لەو لاوە گۆشتێکی شازی هەڵقزاوی لەسەرە و نانی تیری و دۆ ماسەحەقی نییە بەخوا ئەمە نەخۆم خۆنا حەقیشی نییە بەخوا خۆ منیش ئەی خۆم ئیسە بەس چی یاری لەسەرەکەم
مەسەلێکم پێوتی وتی ئەلیری چی عوفشی ئەگە ئەتەوێ ئەوە دابەزێنی ئەبێت تۆ زێدەمە بگری تا ماوەیەک کە داو بەزان تا دەستکە بە خواردن خۆی لێ نایەتەوە لێ نایێتەوە بەس ئەگەر یاری بکەیت بەڵێ کەباب بخوا بخوا چەور نیە بۆ ورک بیخوا لەسەر من بەس وەرزش کات ئێدی بۆ تۆ ناکرێت خەڵک هەیە ئەیکات تۆ کە تااقەتم نییە خەڵک هەیتون هەیە ئەیکات ئێستا ئەگەر کەباب بخۆ بچیمان لێ وەڵا هیچ لێ نایێت هیچ لێ نایەنەوەڵا بەس ئەو نەقەڵەوە بیت گیرم ناکە با بچینە ئەوێ بۆ لای نەکات صلاح الدین محەممەد ڕاهێنەر و پاڵەوانی جیهان ئەکاتێ ئەو ناوی جیهانە و بەدەستهێنا کاتێ بەشداری و کرد چیان پێوتی لێرە کاتێککە ڕایتەوە هاوڕەکانە هاوپیشەکانە واللهی بەڕاستی کە من هاتمەوە یعنی سەرسام بووم لە مەتار هەرچی برادرم هەبوو خزم و کەسوکار هەمویان چاوەڕێیان نەکردم کە هاتمەوە لە بتوڵەی عالەمیان لە ئاسیا کە هاتمەوە کە ئەنجامی سێم بوو لە بەحرێن بەڕاستی خۆشم تەوقع ناکرد یعنی هەستێکی زۆر خۆش بوو لامەوە بڵێ ئەو ڕەخنانی کە لێو گیرا دەبارەی ئەو چاوپێکەوتنەوە چی لە تۆ کرد چی لە تۆ یاگۆڕی بەعکسەوە بەقوەتر بووم من بەعکسەوە هەر ئینسانێکی ناجەح سەرکەوتوو قابلی ڕەخنەیە بڵێ ئەو کاتە زۆر گەنج بووی بێسە بووە ڕیشە سپی بووە مالیشەوە زۆر گەورە نییە من ماواری دەشتام باشە من ماواری دەشتام ئێمە وەرزشی ئەم وەرزشەکە ئەەکەین یاری لەش جوانی ڕجیم کە ڕجیم ئەەکەین ڕجیم زۆرەکەین ڕجیم یەک پێڵێن بە عەرەبی قاسی یعنی زۆر بە قووەت ڕجیمەکەمانە وامان لێ لە ڕجیما تۆزێ قژ ئەکەوێت ئەروتێتەوە قژمانەکەوێت بەستر ئەوە سپی ئەوە ئیرادەی خوایەتر وەڵایەوە دەسەڵات نییە خۆ من ناتوانم بۆ یاخیکەم بەس بۆ یاخی ناکەم ئەوم بۆی حەزم لە ڕێجیم نیو یاری ناکەم تۆزێ ئەرە وەڵا ئەرەوە ئەوەی هەیە ڕجیم تۆزێ ئەو مزعفاتانە هەیە قژ ڕوتانەوە باشە بێهێزی تەکات بەس چییە ئامانجت هەبێ بۆ شتێک زۆر باشە بۆ سەحەتی خۆشت باشە ڕجیمکردن بڵێ ئەوترێ یاری ئاسن بێوەفایە بێوەفاترین یاریە بێوەفاترین یاریە من تووشی پێکان سەو کە تووشی پێکانەکە بووم بتوڵەی عالەمم هەبوو لەگەڵ پاڵەوان نەجمەدین لە بەحرێن سەفەرمانە کرد 2 هەفتەمان مابوو تووشی پێکانێک بووم ئەو سەفەری کرد من سەفەرم نەکرد وەزنم 120 کیلۆیە وەزنم 120 کیلۆ بوو هاتمە 73 کیلۆ یعنی ئەوام لێ هاتە 73 کیلۆ وەفای نییە هیچ یاری مەکە 4 مانگ 5 مانگ یێتەوە دۆخی جاران خراپتریش بەس کە دەست پێ کردو بە مانگە یێتەوە دۆخی جاران مانگونی یەکێتەوە دۆخی جاران بەڵێ لە شوای پێشۆ سەیری کۆمەڵی وێنی 3-4 ساڵەمە پێشی خۆم کرد یاری مەکرەوە کاتە بە چیوە هاتووەتە سەر چی ئێستا ئەی چۆن ئەرێ وەڵا ئەی چۆن ئێستا من سەری ئەوانە ناکەم ئەچوم سەیری کامە ئەەکەم کە تووشی پێکدان ببووم و ئیسە چۆنم تۆ ئەبێ سەری یعنی کام ڕسمت بە قووەتە کام ڕسمت بە قووەتە سەری ئەوە کە بە حافز بە قووەت بێ ئەوە بڵێ دەرزی بەکارێنی من ئیسە من بڵێن بەکاری نایەنم خۆم بەخۆم ئەڵێم درۆەکەم ئەوە کە پاڵەوانیتی ئەکا بەکاریێنی ئەتر کەس نێتە سەر شاشە بڵێ وەڵا دەرزی ئاوایە و دەرزی ئاوایە باش من دەرزی بەکارێنم هۆرمۆن بەکارێنم یعنی هۆرمۆنات بەکارێنم بۆ لە کاتی بتوڵاتە پێویستم پێێتی کە یعنی مقابلەکەم بەکارێنێ کە دابەزێ لەگەڵما من بۆ بەکاری نێنم بۆچی ئەو یەکەمێ با من یەکەم بووم وایەوانە بەس بە ڕێژە زەرەر لێنەیە من ئەم نەفسە سەلاح سپاس بۆخوا لە هەموو کەناڵێک شاباسم کردووە دەرمانم بەکارهێناوە بەس بە مەزبوطی بەکارمێنانەوە هەشتەوە من ئەم نەفسە دەرمان بەکارێنێت تا ئیسە بۆ هیچم لێ نەهاتووە بۆ بە بەرنامە بەکارمێناوە یعنی شتێکی نهاتوم بە هەڕەمەکی شت بەکاربێنم الحەمدوللا سپاس بۆخوا و سێ مناڵم هەیە ئەو هەموو بتوڵانەمان هێنا و تووشی نەک کێشە بوونی و نە هیچ سپاس بۆخوا